گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم دکتۆر ڕامی قەلیوبی لێکۆڵەر لە کۆلێژی ڕۆژهەڵاتناسی لە دامەزراوەی باڵای ئابووری مۆسکۆ لە مۆسکۆ لەگەڵمانە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. چی دەخوێننەوە لەم ڕەوشەی چەند ڕۆژی ڕابردووی حەلەب؟ لە ڕاستیدا هیچ گومانێک نییە جۆرێک لە پەرەسەندنی گرژیەکان تا ڕادەیەک گەشتی ئاسمانی لە نێوان حەلەب و فڕۆکەخانەکانی دیکە ڕاگیراوە. ئەو پەرەسەند ناسەقامگیری بکە پێشتر سووریا پێیدا تێپەڕی پێش ڕوخانی ڕژێمی ئەسەد بۆ ماوەی 13 ساڵ کە ناسەقامگیری هەبوو تا ڕادەیەکی زۆر با بڵین ئاسایی ئەگە جارێکی دیکە دۆخەکە تێک بچێتەوە بەهۆی ئەو شڵەژانەی کە لە ڕابردوودا هەبووە و ئەو پرۆسەیە با بڵین پرۆسی ئاسایی بوونەوە ساڵێک یان زیاتر بخێنێت. لە چیە ئاساییە کە ئەم گژی و ئاڵۆزیانە پەرە بسەنەوە؟ مەبەستت لەوە چییە؟ ینی چی هۆکارە بۆ ئەوە؟ چونکە ئەو هۆکارانەی ئەو ڕووداوانەی کە ڕویان داوە بەهۆی ئەو دابەش بوونە قوڵەیە لە نێو کۆمەلگەی سووریدا هەیە، چونکە بەشێکی زۆری تایفە و پێکاتە ئاینی و نەتەوەییەکان لێک جیابوونەتەوە. کۆمەلگا شیرازەی نەماوە. ئەمەش وای کردووە لە بەهاری عەرەبیەوە کە تا ڕژێمی ڕوخان کە ڕژێم ڕوخا ئەو پەرتەوازەیە بەردەوام بووە. ئەمەش وای کردووە ئەو مەترسیانە بەردەوام بن. بەڵام دکتۆر ینی جوگرافیای سووریا هەرخۆی وایە فرەپێکاتە و فرەنەتەوەیە، ینی عەلەویەکان، دروزەکان، کورد، ینی ئەوانە چی بڵێن کە لەلایەکەوە حکوومەتی سووریا داوای یەکپارچەیی خاکەکە دەکات، لەلایەکی دیکەش بەم شێوەیە کۆمەڵکوژی بەرامبەرم کەمەنەتەوایەتیەکان و ئەوە هەروەها ئاینزاکان ئەنجامەدات. ئەمە پشارێکی زۆر ڕاستە. ڕێزگرتن لە مافی پێکاتەکان یەکە لە سەختترین ئاڵنگاریەکانی بەردەم دەسەڵاتی نوێی سووریە کە باگراوندێکی جیهادی ئیسلامی هەیە. دەزانین سەرکردایەتی سووریا و ئەحمەد شەرع سەرۆکی ڕاگوزەری سووریا جەخت دەکەنەوە لە ڕێزگرتن لە مافی پێکاتەکان، بەڵام لە ڕاستیدا جێبەجێکردنی ئەو یەکسانیی نێوان پێکاتەکان و تایفەکان لە وڵاتێکی کە پڕە لە پێکاتە کارێکی ئاسان نییە. تەنانەت ئەگەر ئەو ڕنگدانەوەیش هەبێت کە سووریای نوێیە، بەڵام دەبێت سەیری ئەوەش بکەین هەوڵ دەدا شەرعیەتی ناوخۆیی و دەرەکی بەدەست بهێنێت، بەڵام لە هەمان کاتدا پێشێلکاری هەیە. ئەو پێشێلکاریە لە زۆر کاتدا لەلایەن ئەو کەسانە بووە، ئەو لایەنانە بووە کە خۆیان پشتیوانی لەو دەسەڵاتەی دەکەن. بۆیە هیچ گومانێک نییە کۆنتترۆلکردن و جڵەوکردنی ئەو جۆرە کەسانە کارێکی ئاسان نابێت. پێت وایە کە حکوومەتەکەی ئەحمەد شەرع بەبێ ڕەزامەندی وەرگرتن لە ئەمریکا و لە کۆمەلگای نێودەوڵەتی بتوانێت ئەم جۆرە کارانە ئەنجام بدات؟ دوای ئەوەی شەرع سەردانی نەتەوە یەکگرتووەکان و مۆسکۆی کرد، جۆرێک لە شەرعیەتی نێودەوڵەتی بەدەستێنە. هەروەک باسم لەوە کرد لە واقعدا ئاسان نییە جێبەجێ قسەکانیان بکەن، چونکە بۆ ماوەی 10 ساڵ چەک بە قاچاق بردراوە، دابشکاری هەبووە لە نێو کۆمەلگەی سووریا، شیرازە نەماوە. بۆیە لەو بڕواایەدا ئەو دەسەڵاتی ئێستای سووریا هەوڵ دەدا شەرعیەتی ناوخۆیی بەدەست بێنێ، بەڵام لە هەمان کاتدا هەندێک حاڵەت ڕوودەدات ئەو دەسەڵاتی کە دێتە کە ئەو لایەنانی کە دەسەڵات وەردەگرن دەبنە بارمتە بەدەست کەسانی دیکەوە. بۆیە دەتوانین بڵین ئەو دەسەڵاتی ئێستا هەیە بارمتەی ئەو جیهادیانەیە کە لە ڕووداوەکانی سەرەتای ئیدلیبەوە شەڕی ئیدلیبەوە بەدەست دێت. یانی ئەگەر ئەمە هەوڵێکیش بێ بۆ ناچارکردنی هەسە دەبە ڕازیبوون بە ڕێکەوتنەکەی دەی ئادار بەم شێوەیە دەکرێت؟
لەوانەیە چونکە هەر لە ڕاستی وێرای فرە چەشنی پێکاتەیی و نەتەوەی ئاینی بەڵام دەسەڵاتی نوێی سووریا لە دوای ڕوخانی ئەسەد دژی فیدرالیەتە بەڵکو دەسەڵاتێکی کۆماری دەوێت بۆ نمونە لێرە لە رووسیا جۆرێک لە چەشنی هەیە بۆ نمونە کریسیان هەن مسلمان هەن بوزی هەن بەڵام فیدرالیەت تێکی زۆر هەیە کۆماری شیشان شێوازی ژیانی جیاوازە لەگەڵ وڵاتەکانی دیکە بەڵام رووسیا سەیری بکەین دەوڵەتێکی گەورەیە هەموو کۆنتترۆلی هەموو جونگەکانی دەوڵەتی کردووە لەسەر ئاستی فیدرالیش بە هەماشە بەڵام سووریا نوێ و کۆمارێکی بچووکە باشە رووسیاکێکە لە وڵاتانی کە بێگومان کاریگەری زۆرە لە ناوچەکەدا پێم بڵێ هەڵوێستی رووسیا چیە لەبارەیەوە و دەتوانێت چ ڕۆڵێک ببینێت هەڵوێستی رووسیا زۆر ڕوون و ئاشکرا و ناسراوە ئەویش جەخت لە پاراستنی پێکاتەکان دەکات هەروەک کاتێک لە سەرەتای ساڵی ڕابردوو دروزەکان کۆمەڵکوش کران رووسیا یارمەتیانیدا هێرشکرا سەر عەلەویەکان لە بنکەی ئاسمانی حمەیمی حەشاریانیدا بەڵام ئێستا پەیوەندی خۆی لەگەڵ دەسەڵاتی نوێی سووریا تێک نادات چونکە بەرژەوەندی هەیە بۆ نمونە وەکمانەوە لە بنکەی ئاسمانی حمەیمیم و تەرتوس و کەناراوی سووریا بۆیە بەرژەوەندی هەیە تاوەکو لەو ئاوە بگات بە ئەفریقا چونکە لەوێ کۆمپانیای سەربازی ڤاگنەر لە کیشوەرەکان لەبارەی هەڵوێستی نێودەوڵەتیەوە کۆمەلگای نێودەوڵەتی بێگومان لە دوای هاتنە سەرکاری ئەحمەد شەرع هەموو چاوەکان لەوەن کە سووریا بەرەو ئارامیەکی زیاتر هەنگاو بنێت بەڵام ئەم ئارامیەمان نەبینی چ لە هێرشکردنە سەر دروزیەکان عەلەویەکان و ئێستا گەڕەکە کوردنشینەکان لە حەلەب یعنی کۆمەلگای نێودەوڵەتی هەڵوێستی چییە بێ پێتان وایە؟ هیچ گومانێک نییە کە هاتنە سەر دەسەڵاتی ئەحمەد شەرع کە پێشتر ناوی لێنرا بوو ئەبو محەممەد جۆلانی سەرنجی کۆمەلگەی نێودەوڵەتی ڕاکێشە چونکە دەوڵەتێک ئێستا کەسێک بەڕێوی دەبە پێشتر تیرۆریست بووە بەڵام لە کاتێک لە حەلەبۆ هێرشی کردە سەر دیمەشق و دواتر دەسەڵاتی بەشار ئەسەد لە ناوچوو و ئەحمەد ناوی گۆڕی بۆ ئەحمەد شەرع گۆڕانکاری کرا ئێستا دەبینین باس لە ڕێزگرتن لە پێکاتەکان دەکات و حکوومەتی نوێی سووریا تا ڕادەیەکی زۆر براگماتی بۆ چل لە دۆسیی ناوخۆیی یان لە دەرەکی ئەمەش وا دەکات ئەوەی ئەو دۆخەی ئێستا هەیە لە بەرژەوەندی حکوومەتی سووریانە بەڵکو لە ناوخۆ و لە دەرەوە زیانی پێدەگەنێت وەکو دەسەڵاتێک کە کارامانی و ناتوانێت بەڵێنەکانی جێبەجێ بکات کە حکوومەتێک ناتوانێت ئەو دۆخانەی بەسەری داهاتوە کۆنتترۆل باشە دکتۆر پێتان وایە ئەمە تەنیا کێشەیەکی ناوخۆی سووریایان وڵاتانی هەرێمی وڵاتانی ناوچەکە دەستوەردانیان هەیە لە بابەتە تا ڕادەیەکی زۆر کێشەیەکی ناوخۆییە بەهۆی ئەو لێکترازانە قوڵی نێو کۆمەلگەی سووریای بەڵام بە هەمان شێوە دۆسیەی سووریا لە 15 ساڵی ڕابردوودا ڕنگدانەوەیەکی نێودەوڵەتی لەسەر هەبووە لایانی دەرەکی هەن بۆ نمونەوەکە رووسیا تورکیا ئێران کە ڕۆڵیان هەبووە لە سووریا و بەم دواییانە ڕۆلیان نەماوە ئێستا دەوڵەتەکانی کەنداو وەکو سعودیا وڵاتانی دیکە کاریگەریان هەیە دەتوان کاریگەری لەسەر دەسەڵاتی نوێی سووریا دروست بکەن بەڵام نازانین تا چەند دەتوانن کاریگەریان لەسەر دۆسەی ناوخۆی سووریا. زۆر سپاس دەکەم دکتۆر ڕامی قەلیوبی لێکۆڵەر لە کۆلێژی ڕۆژهەڵاتناسی لە دامەزراوەی باڵای ئابووری لە مۆسکۆ. زۆر سپاس.